ئێوارەتان باش سپاس بۆ بەڕێزانەی کە تێکۆشان و پیان باش بوو ئەم ئێوارە کۆڕە ئەنجام بین هاوکات سپاس بۆ ئێوە کە لێرن سپاس بۆ ئەم بەڕێزانش کە پیان وابوو من دەبێت کەمین کەس قسە بکەم سپاس بۆ هەمووان من قسە دەکەم لەسەر تارمایەکانی چەپ قسەکردن لەسەر تارمایەکانی چەپ ئێستا لەسەر ئاستێکی نێودەوڵەتی لە نێوەندی ڕۆناکبیری و ئەکادمی ڕۆژئاوا هیچێکە لە بابەتەکان تارمایەکانی چەپ دنیایەک پرسیار دێنێتە کایەوە یەک لەوانە تارمایەکانی مارکس لە پاش هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤیەت لە ساڵی 1993 Spectres of Marx Spectre du Marx جاک دەریدا کتێبێک دەنووسێ ئەویش لەبەر ئەوەی لە 93 لە ئەمریکا لە هێچێ لە شارەکان لە زانکۆکان لەوێ کۆنفرانسێک دەبێت سەبارەت بە داهاتووی یا چارەنووسی مارکس یان مارکسیزم یان مارکسیزم بەرەو چۆ لەوێ دەریدا بەو توێژینەوەی هاوبەش دەبێت دواتر کە دەگەڕێتەوە پاریس ئەیکا بە کتێبێک لەگەڵ هەندێک بابەتی تر بە ناوی تارمایەکانی مارکس ئەو نووسینە کە 23 ساڵ بەسەری تێپەڕی هیچێکە لەو نووسینانەی کە لە ئاستی نێودەوڵەتی لە نێوەندی ئەکادمی حسەبی تایبەتی بۆ دەکرێت من لێرە قسە دەکەم لەسەر تارمایەکانی چەپ کە دیسانەوە دەمانگەڕێنێتەوە بۆ ناو تارمایەکانی مارکس لێرە قسەکردنەکە بەم شێوەیە دەبێت چوارچێوەیەک وەردەگرێ یان بە شێوەیەکی تر من بۆ ئەوەی بتوانم بابەتەکەم پوخت و چڕکەمەوە لە هەندێک ڕۆوە سنوورداری دەکەم بەڵام ئاراستەی دەمێ ئاراستەکەش ئەمەیە من لە ڕوانگەی فەلسفەی سیاسیەوە قسە دەکەم لەسەر تارمایەکانی چەپ و هەروە تارمایەکانی مارکس و هەروەها قسەکردن لەسەر سۆسیالیزم کۆمۆنیزم و هەروەها خودی بڵێن ئەمەی پێڵێن مارکسیزم لە ڕوانگەی فەلسفەی سیاسیەوە کەواتە ئێمە پابەند دەبین بە هزری سیاسی هاوچەرخ کە قسەکردن ئەمڕۆ دەهێنێتە کایەوە لەسەر بیری مارکس و هەروە بیری سۆسیالیزم بیری کۆمۆنیزم و ئێستا ئێمە دەبینین لە بەشێک زۆر لە زانکۆکانی ڕۆژئاوا ئەوەی کە پێڵێن بیری مارکس هەمیشە چاپتەرێکە بەشێکە فەسلێکە لە کتێبەکانی سیاست یا فەلسفەی سیاسی یا هزری سیاسی هاوچەرخ کە لە نێوەندی ئەکادمی و ڕووناکبیری و سیاسی ئێمە گۆ ناکرێت بەڕێزان ئێوە لە 2016 15 14 13 12 11 هەموو ڕۆژێک کە ڕۆژنامە گۆڤارەکانە خوێندنەوە کتێب دەخوێندنەوە جۆتان لە تەلەڤیزیۆنەکانە جۆتان لێ گۆ بکرێت ناوی مارکس جۆتان لێ گۆ بکرێ بڵێن چەپ یا سۆسیالیزم یا کۆمۆنیزم زۆر بەدەگمەن یعنی ڕادەی دەگمەنی تێپەڕاندەوە تا ڕادێکی زۆر باشە بۆچی ئەمە من بەبستم کۆمەڵگای خۆمانە نەک لە غەرب نەک لە ڕۆژئاوا نەک لە ئەوروپا نەک لە ئەسکەندنافیا نەک لە قارەی ئەمریکا لە کوردستان بۆچی گۆ ناکرێت بۆ بە کەسێک ناوترێت چەپە بۆ بە کەسێک ناوترێت مارکسیە بۆ بە کەسێک ناوترێت ئەنتی مارکسیە بۆ بە کەسێک ناوترێت کۆمۆنیستە بۆ بە کەسێک ناوترێت ئەنتی کۆمۆنیستە ئایا عیبە مارکسی بیت ئایا عیبە کۆمۆنیست بیت ئەم عیبەیە لە چۆ هات ئەمانە وا لە هێچێوەکو دەریداکە کە لە دەریدا لە 1993 کە قسە لەسەر مارکس ئەکات هیچێکە لە بیرمەندە گەورەکانی پاریس پێی عیب نییە کتێبێک بنووسێ لەسەر تارمایەکانی مارکس لە بەرەو یەکێتی سۆڤیەت هەڵدەوەشێتەوە بلۆکی سۆسیالیزم هەڵدەوەشێتەوە کۆنسێپتی کۆمۆنیزم دەخرێتە شێرگومان و پرسیارەوە لە بەرەوەی ستالینیزم بەرپرسیارە بەرامبەر بەو تاوانانە بەرامبەر بە کەمتەرخەمیەکان کە لەناو فکری مارکس و مارکسیزم و چەپگەرایی کراوە ئەمەوە لە بیرمەندێکی گەورەی پاریس دەکاوەکو جاک دەریدا بجورئەتەوە کتێبێک بنووسێ بەڵام لە سەرەتای کتێبەکە ئەڵێ ژۆن سێ پا مارکسیست ئەڵێ من مارکسی نیم بەڵام پرسیارە بۆ کۆتایی مارکس بۆ کۆتایی چەپ بۆ کۆتایی سوسیالیزم و کۆمۆنیزم وەکو کۆنسێپت ئایا کێشەکان لە ئاستی نێودەوڵەتی چارەسەر بووە ئایا قەیرانەکان چارەسەر بوونە ئەو گرفتانەی کەوا مارکس قسەی لەسەر کردووە ئایا ئەمانە کۆتاییان هاتووە تاوەکو ئێمە قسە لەسەر مەرجی مارکس مەرجی هزری سیاسی سوسیالیزم یا کۆمۆنیزم بکەین هاوکات من وەکو دەریدا ئاڵێم ژن سێ پا مارکسیست منیش مارکسی نیم بەڵام قسەکردن لەسەر مارکس لەسەر هزری مارکس لەسەر بیری چەپ بە باوەڕی من ئەمانە نابێ بچێتە خانەی یان زۆنی لە بیرچوونەوەوە ینی بیری لێ نەکرێتەوە چکە هیچێکە لە بیرەکان بەشێکە لە هزری فەلسەفی سیاسی جیهان و بەشێکە لە بیری ڕووناکبیری کە ئێستاکە قسە دەکات لەسەر گرفتەکانی جیهان باوڵین لە ئاستێکی نێودەوڵەتی و خستنە ژێر پرسیاری هەندێک کۆنسێپتی سیاسی تر لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئابووری سیاسی فەلسەفی ڕوارە و کولتوری من هەندێک یادکردنەوەیەک
دەکەم لە هەندێک ڕۆەوە بۆی ئەوە باسکەم کە فەلسفەی سیاسی بەڵین لە دوای هەڵۆشانەوەی اتحاد لە پاش هەڵۆشانەی بلۆکی سۆسیالیزم لە نێوەندەکانی بڵین نێوەندی ئەکادمی مەسەرەن لە ئیتالیا لە ئیسپانیا لە پورتوگال لە فەڕەنسا تا ڕادەیەک لە ئەسکەندەنافیا لە ناو خودی یونایت کینگدەم هەمیشە قسەکردن لەسەر بیری مارکس لە ئارادا بووە و ئەو بیرمەندانی وەکو بۆ نمونە بادیۆ ئەلەن بادیۆ ژاک رانسیێر ئەنتۆنی نیگری سلاڤۆی ژیژک ئەمانە ئەو بیرمەندە بەرچاویانن کە ئێستاکە لە غەرب هەمیشە قسە لەسەر ئەوەکەن بیری مارکس بەرەو چۆ دەڕوا وارە مارکسیزم ئەتوانێت چی بەرەم بێنێت و ڕەخنەکانی مارکس چی بەسەرهاو یعنی ئەو ڕەخنانی کە مارکس هێنایەکایەوە چیان بەسەرهاو کەواتە قسەکردن لەسەر داهاتووی مارکس بڵین ئایندەی مارکس مستەقبەلی بیری مارکس هەمیشە هێچێکە لە ئەو بیرانەی کە هەنووکەیە یان بڵین جۆرێک لە ڕاهینیەت و حالیەتی خۆیەیە کەواتەیە ماڵین ئەگەر بگەڕێنەوە دواوە دەبینین پێش هەڵۆشانەی بلۆکی سۆسیالیزم هەمیشە ئەمەی کە پێڵێن بیری ڕەخنەی مارکس هەمیشە ڕۆڵی خۆی هەبووە و بەکار براوە لە فەلسفەی سیاسیە و هزری سیاسیە بۆ لێکدانەوە بۆ نمونە سەرەتاکان کەەوە ڕۆزا لۆکسۆمبۆرغ لێکدانەوە دەکات بۆ چەمکی شۆڕش هەروەها ئەوەی کە مارکسیەکان پێڵێن بینایی فەوقی دیراسی دەکاو هەندێک ڕوبەڕووبوونەوەی دەبێت لەگەڵ ئەو چەمکانە بۆ نمونە چەمکی شۆڕش و هەروەها مەسەلەی قوتابخانەی فرانکفۆرت بڵین هربرت مارکۆز و دوایەوە میشیل فۆکۆ و ئەمجا دوای یۆرگین هابرماز لە ئەڵمانیا ئەم دوو بیرمەندەی قوتابخانەی فرانکفۆرت و پێشتریش چکەی مەکاڵی قوتابخانەی فرانکفۆرت لە ڕووی ڕەخنەیەوە قوتابخانەی فرانکفۆرت چەند ئاراستەیەکی هەیە بەڵام زۆربەی جانەدەڕیشتنەکان زۆربەی نەوەکان بڵێن فلم ڕای شەریک فرۆمە هربرت مارکۆس هەتا ئەدرنە هۆرکایمەرە زۆربەیان ئەمانە قسەیان لەسەرەوە کردووە بیری ڕەخنەی مارکس چۆن بخرێتە گەڕ و هەروەها چۆن بیری ڕەخنەی مارکس لە بینی زانست و ئایدۆلۆژیا جیا بکرێتەوە کەواتەیە ماڵێن دیسانەوە چەمکی ئەمە ئەوان تیۆری پەرچەکردداری لێک دەدەنەوە دواتر چەمکی ڕۆشنبیر لە پاش ئەنتۆنی گرامشیەوە بەرەو میشیل فۆکۆ و ڕانسێر و ئەوان هەروەها تیۆری ئاین کەوە لای مارکس گرنگی خۆی هەیە کە دوای دێمەوەسەری مەسەری گارۆدی و ژیژک سلاڤۆی ژیژک دیسانەوە بایەخی دەدرێتێ کەواتە ئێمە ئەگەر ببینین سێرەکەین لە ڕۆژئاوا بیری مارکس ڕووناکبیرەکان بیرمەندەکان ڕۆشنفکرەکان دەستبەرداری نەبوونە قسەیان لەسەر کردووە بەس ئەو دەستبەرداریەی بیری مارکس خودی بڵین ئەمەی کە بیری چەپی دروستکرە و دواتر و قسەکردنی هێناوەتە پێشێ لەسەر کۆمۆنیزم سۆسیالیزم لە ناوچەکانی ئێمە زۆر بەپەلە ئاوا بوو لە پاش بلۆکی هەڵۆشانەی بلۆکی سۆسیالیزم ئەوە ئەتوانین ئێمە دواتر ئەگەر هەست پرسیاری لەو بارەیە هەبێ من ڕوبەڕووبوونەوەی ئەو پرسیارانەم هەبێ لە ئاستێکەوە من وەڵامم هەبێ بۆی کە بۆ لەم ناوچانە ئەوەی کەەوە مارکس و ئنجلس ناوێنن ناوچە مەحەممەدیەکان بۆچی ئاوا بە زۆر بەپەلە بیری مارکس ئاوا بوو لە کاتێکە ڕۆژ ئاوا خۆی بەرەمێنەری بیری مارکسە بەڕێزان بیرمان نەچێ مارکس یان بیری مارکس بەرهەمی بیری مۆدێرنەیە بەرهەمی بیری ڕۆشنگەریە بەرهەمی بیری سەدەی هەژدەیە یعنی بیرێکی ڕۆژ ئاواییە چەپگەرایی مارکسیزم سۆسیالیزم کۆمۆنیزم ئەمانە کۆمەڵی کۆنسێپتن وەکو ئازادی سربەستی دیموکراسیەت مافی مرۆڤ ئەمانە کۆمەڵی کۆنسێپتی ڕۆژ ئاوایین بۆیە زۆر ئاساییە بلۆکی سۆسیالیزم هەوڵ دەوەشێتەوە کەسێ وەکو دێریداڵێ ئەمە بەشێکە لە هەڵەکانی بیری مارکسم یا بەشێکە لە چەوتیەکانی بیری مارکس بەڵام بیری مارکس و مارکسیزم دەیەها ئاراستەی تری هەیە کەواتە هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێت بیری مارکس و بیری مارکسیزمە خاتە ژێر پرسیارەوە بەڵام بەشێ زۆر لە بیرمەندەکانی ڕۆژ ئاوا پێیان وایە کە ئەمە کێشەکە لێرەدا ئەوەیە کەوە خودی مارکس قوربانیەکانی ستالینە کەواتە ئێمەش لێرە قوربانی ستالینین کەواتە ئاوابوونی بەشێک زۆر لە بیرۆکەکانی مارکس و هەروە ڕوبەڕووبوونەوەی بیری چەپ لە جیهاندا لە ئاستێکی گلۆباڵ پەیوەندی بە ستالینیزمەوە هەیە ئەوەی ئالان بادیو ئەڵێ ستالینیزم توانیشت هەلو مەرجێک دروستکا بۆ هەڵوەشانەوەکە کە ئێمە لە ئێستادا ئاخ هەڵدەچێشین ئەو ئاخەی کە دواتر بڵێن پێشتر مارکس ئاماژەی پێکردووە کە ئەڵێ دین ئاخە بۆ چەساوەکان ئەڵێ هەمیشە ئاخێکە هەڵیەچێشن ئاخ ئەڵێ ئەو ئاخە کەواتە ئێماڵین هەڵوەشانەوەی بیری مارکس بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی بەو دیسپۆتیزمەوە هەیە کە ستالینیزم بەرەمێنە کەواتە لێدا قسەکردن لەسەر نازیزم و فاشیزم و ئەوانە ناکرێ کە ئەمانە لە پشت هەڵوەشانەی بلۆکی سۆسیالیزم یا ئاوابوونی بیری مارکس بوونە هێندەی ئەوەی کە خۆی ئەو دەوڵەتەی کەواتە بەنی کردووە بەرپرسیارە بەرامبەرەوە لایەنە لایەنێکی تر کە من بەلامەوە گرنگە
قسەی لەسەر کەم ینی بەشێک لەو بیرمەندانی کە باسمان کرد کە ڕۆزا لوکسمبۆرغ دوای ترۆتسکی و دەیها بیرمەندی ناو قوتابخانەی فرانکفۆرد و هەروەها بیرمەندەکانی پاریس وەکو ئەڵتوێسیری میشیل فۆکۆ ڕانسیە لالەمبادیۆ یەک لەو لایەنانی کە من پێویستە ئاماژەی پێ بکەم سەبارە بە تەرمایەکانی چەپ و هەروە تەرمایەکانی مارکس کە وەکو وتمان لە نێوەندی ئەکادمی ڕووناکبیری باز دەکرێت پرسیارەکە ئەمەیە چی ماوەتەوە بۆمان لە بیری مارکس کە بتوانین بەکاری بەرین کە بتوانین کەڵکی لێوەرگین ئەمە پرسیارێکی ڕۆژئاواییە چۆ خۆی بیری مارکس بیرێکی ڕۆژئاواییە باش لەو شتانەی کەوا باس ئەکرێت لایەن دۆست و دژمنانی مارکس و مارکسیزم چوار تێزە کە بیری مارکس پێی ناسراوە لە ئاستی ئەکادمی و هەروە لە ئاستی سیاسیان هیچێکیان گۆڕینی جیهان کە مارکس زۆر بەلایەوە گرنگ بوو نەک لێکدانەوەی جیهان کە لە هیچێکە لە هەوڵەکانی تێزەکانی مارکس بۆ ڕوبڕووبوونی فیۆرباخ هەروەها ئەوەی کەوا بوونی کۆمەڵایەتی وشیاریە ئاگایی دەستنیشان دەکات ئەمەش هیچێکە لە تێزەکانی مارکس کە لە ئایدۆلۆژیای ئەڵمانی بایەخێداتێ لایەنێکی تریان ئەوەی کەوا مێژوو بریتە لە مێژووی ململانی چینایەتی کە لە مانیفێستی کۆمۆنیست ئاماژەی پێ دەکات ئەوەی تریشیان دین ئاخە یان حەشیشە یان ئەفیونە ئەمەشیان کەوا لە دیراسات لەبارەی ئاینەوە مارکس ئاماژەی بۆ دەکات ئەم چوار تێزە گەلێ لە ڕووناکبیرەکانی ڕۆژئاوا پێیان وایە چوار تێزە ناسراوە کەی مارکسە کە ناتوانێ مرۆڤایەتی دەستبەرداری بێ چونکە ئەو بەشێک لەو تیۆریانە پێک دێنێ کە ئەمڕۆ لە بواری بڵێن دیراساتی کۆمەڵایەتی ئابووری سیاسی تەنانەت فەلسەفی کولتوریش قسەی لەسەر دەکرێت کەواتە ئێمە ئەڵێن لایەنێکەوە ئێمە هەمیشە بخاتە ژێر پرسیارەوە سەبارەت بە تارمایەکانی چەپ و تارمایەکانی مارکس ئەوەیە بەدیەکانی ستالین خراپیەکانی ستالین چ کاریگەریەکی هێشتەوە لەسەر تارمایەکانی چەپ ینی لە ئێستایە چکە بەڕێزان تارمایی هەمیشە وشەیەکی تا ڕادێ تیۆلۆژیە لەبەرەوەی لەگەڵ نەمانی عیسا لە غەرب قسە لەسەر دەرکەوتنی جارێکی تری عیسا ئەکرێتەوە کەواتە لێرە ئەگەر قسە لەسەر تارمایەکانی مارکس کەین وەکو ئەوی دەرێدا باسێکە ئەڵێ نزیکە بینەوە لە تێزەکەی مۆریس بلانشۆ کە هیچێکە لە مامۆستاکانی خۆی و چیرۆکنووس و ڕۆمانوس و بیرمەندێکی گەورەی پاریز بوو ئەو دەما لە یەکێ لە چیرۆکەکانیە مۆریس بلانشۆ باس لەوەکە کە چۆن لە دەرگاکانی ڕۆما پیاوێک دیقەت دەدا هێچێک گوستاوە بە جلوبەرگێکی ڕەشوڕووتەوە ئەچێ بۆ لای پێڵێ کەیە گەڕێیتەوە کەی دێیتەوە مەبەستی لە عیسایە ئایا مارکس ئاوە مامەڵەی لەگەڵ بکرێ ئایا ئێمە لە چاوەڕوانی دابین کێشەی سیاست کاتێ لە چاوەڕوانی دابێ ئەبێ بە بابەتێکی تیۆلۆژی ئەبێ بە بابەتێکی لاهوتی ئەوەی تۆ لە چاوەڕوانی سەرکردەیەک بیت ئەوەی لە چاوەڕوانی ڕابەرێکی سیاسیبی ئەمە بابەتێکی تیۆلۆژیە چکە بابەتێکی ئاینیە لەبەرەوەی لە چاوەڕوانی عیسا داین عیسا بێ بە مارکس کەواتە لێرەدا کێشەکە ئەوەیە ئایا ئێمە لە چاوەڕوانی داین لە چاوەڕوانی مارکس ئەم چاوەڕوانیە بۆ ئایا هۆکارەکان ئەوەیە بیری مارکس هێزێکی معریفی هێزێکی هزری ئەو تۆیە کە ئەم چاوەڕوانی شایانی ئەم چاوەڕوانیە مارکس و دواتر ئەو برینسا ڕێژیە لە هزری سیاسی مارکس ئایا ئەمە پێویستمانە لەناو ئەو کێشانی کە مرۆڤایەتی تایەتی جیهان تایەتی وایە چەند ئەو کێشانەی ئێمە لە کۆمەڵگەکانی ئێمە هەیە لەو کێشە ئابووریە سیاسیە کۆمەڵایەتیانە و نزیکە کە لە ڕۆژئاوا هەیە چکە لە ئێمە لە 24 ساڵ و 25 ساڵی ڕابردوودا مەسەن ئێمە ئەو جۆرە تێزانە نەمان کردو بە بابەتگەلێک لە نێوەندی سیاسی و کۆمەڵاتی ئێمە سەرقاڵی گەندەڵی و دەیەها شەڕی ناوخۆشتی لەم دوایەشە بەهێزترین چەمک کە لە ناومانە هەمیشە ئەخولێتەوە موچەیە وشەی موچەیە لەبەرەوە ئەو چەمکانەی کە لە ئاستی نێودەوڵەتی قسەی لەسەرەکرێ لەباری مارکسەوە ئەو تێزانە بوو کەوا ڕەهەندیەتێک هەنووکەیەتێک دەدات ڕاهینەتێک ئەدات بە بیری مارکس کە ئەبێ بگەڕێتەوە کە گرنگە بۆ مرۆڤایەتی لەبەرەوەی قەیرانە ئابوووریەکانی جیهان ئەوەی کە دەسەڵاتی سیاسی بڵێن ئەوەی ژیژک و ئالەمبادی و ڕانسیەر ناوێنن چەتەکانی سەرمایەداری کاڵێ پێی وایە سەرمایەداریت توانێت یەک دنیا چەتە دروستکە لە ڕۆژئاوا و هەروەها سیستەمی پەرلەمنتاریزم کە سیستەمێکی غەربیە کە ناتوانێت چارەسەری کێشەکان بکات یعنی کۆمەڵی ڕەخنا هەیە لە سیستەمی نێودەوڵەتی ئەوەی کە دەوڵەتێک زۆرجا بە ناوی سیستەمی نێودەوڵەتی و ماف و بڵێن وار ئەگەنست تێرۆر شەڕ دژ بە تیرۆر سێر دەکەیت دەوڵەت ئەبێ بە شای دەوڵەتەکان تێکڕای شتەکان دەکات تێک دەشکێنێ لە پێناوی ئەوەی کەوە هەندێک شت بپارێزێ کە غەرب زیاتر مەبەستێتی کەواتە دەبینین دەیەها قەیران هەیە پەلاماردانی ئافرەت
تێکچوونی ژینگە مافیاگەرایی مەسەرەن بازرگانی حەشیشە بازرگانی بە ئافرەتەوە لە بینی ئەوروپای شەرقی و ئەوروپای غەربی پیسکردنی ئاو دەیها مافیاگەرایی لە بانقە نێودەوڵەتیەکانە یعنی ئالەمبەجیۆ گوتنی ئەڵێ مشکلەکەی ئەمە لە دوای هەڵۆشانی تحاسوبێتی طبعا خەڵە کێشەیە لەگەڵ سڵاوی ژیژوک و هەندێک بیرمەندەکانی ئێستای چەپی غەرب ئەڵێ مشکلەکە ئەوەیە ئێمە کەوتینە تەبەنیکردنی سەرمایەداریەتەوە بەڵام وشیاری سەرمایەداری ئەوەیە یەک لەو شتانە هێنای بۆ دەرباسکردنی خۆی لە قەیرانەکان و وەرگرتنی فۆرم و ئاراستە بڵێن بیری ڕۆژئاوا توانی بیری سەرمایەداری توانی ئاراستە وەرگرە لە قۆناغی پۆست کەپیتالیزم قۆناغی دوای سەرمایەداری ئەوەی ئایتی هاتەکایەوە ئەوەی کە هایدگەر 80 ساڵ لەمە بە لێ ترسا ئەیوت خواکە دێت خوایەک بەڕێگاوەیە ئەو خوایینی چه کوشتی خوایەکی تر بەڕێگاوەیە بە ناوی تەکنیکەوە فعلا ئێستاکە تەکنیک توانێتی جێگای میتافیزیک بگرێتەوە کەواتە لێرەدا ترس لە مارکس ترسە لە هزر ترسە لە فکر باشە بەڵام هاوکات ئەو قەیرانە سیاسیانەی کە ڕوبەڕووی مارکس بووە کە ستالینیزم وتمان بەرپرسیارە بەرامبەری مارکسیزمی بە جۆرێ لە جۆرەکان خستە زۆنی ئاوابوونەوە بەڵام قەیرانێ دەوڵەتیەکان چەند ئەتوانن ئەمە وا بکەن ینی بڵێن جۆرێک لە ئارگومنتیشن یان ببن بە بوارێک بۆ بەڵگەهێنانەوە بۆ ضرورەتی فکری مارکس ئەمەیە لەو بابەتانی کە ئێستا ڕووناکبینایی ڕۆژاوا باسێکن نەک ئێمە سەرقاڵی شتی ترین ئێمە سەرقاڵی موچە و بەرزانی و کێشەکانی کورسی بەجێلێ نایلێت چی گوت بە دکتۆر یوسف و نێچی چۆن وەڵامیدا ینی ئێمە سەرقاڵی ئەم جۆرە بابەتانین لەبەر ئێمە ناتوانین گفتوگۆی بیری نێودەوڵەتی بکەین گفتوگۆی پرسیارە ڕۆناکبیریە گڵۆباڵەکان بکەین کە ئەمانە لەگەڵ هزری ئێمەیان ناگونجێ هەروەک وتمان لەگەڵ دەرکەوتنی مارکس وەک هزرێکی مۆدێرنە و ڕۆشنگەری خۆی سەپاند کە بەشێکە لە پرۆسە ئێتنۆسێنتریزم یعنی بە مەڵبەندگەری ڕۆژئاوایی یەکچەکگەری عەقڵی غەرب کە میشیل فۆکۆ دێرەدا ئەوانە هەوڵیاندا تەفکیکی کەن هەڵی وەشێنەوە عەقڵی غەربی لەبەروی پێیان وایە مارکس بەشێکە لەو عەقڵە بەڵام هاوکاتیش لە کتێبەی تارمایەکانی مارکس پێمان ئەڵێ بۆ دەبێ مارکس نەگەڕێتەوە پرسیار دەکات باشە لەو شتانەی کە ئێمە گرنگە بیڵێن چێ میراتگرەکانی مارکسن ینی مناڵە شەرعی و ناشەرعیەکانی مارکس چێن ئەمڕۆ لە جیهاندا و ئەمانە بە چی چەکدارن لە ڕووی هزریەوە بەرامبەر کە بەمەی پێڵێن پۆست کەپیتالیزم پاش سەرمایەداری کە ئایتی هێناوەتەکایەوە باشە هەروەها لایەنێکی تریان ئەوەیە تا چه ئەندازەیەک بیری مارکس و هەروە مارکسیزم ئەتوانێت ڕوبەڕووی کۆمەڵێک چەمکی ئەو چەمکانە بێتەوە کە غرب لە یۆنانی کۆنەوە هێناوەتەکایەوە و ئێستا لە قۆناغی پۆست کۆپیتالیزمە زۆرترین هزرەفانی بەسەرەوە ئەکرێ بۆ نمونە دیموکراسیەت مافی مرۆڤ سەربەستی ئازادی ئەمانە ئەو چەمکانن کە چۆن لە ئێستادا تێزە نوێەکانی مارکس و پۆست مارکسیەکان ئەتوانێ مامەڵەی لەگەڵ بکات کەواتە ئایا مارکسیزم ئەتوانێت ڕوبەڕووی وتاری نیۆلیبرالیزم ببێتەوە لە غەربە کامە هیچێکە لەو پرسیارانە دیسانەوە و هەروەها بیری ڕەخنەی مارکس بۆ دێریدا و گەلێ لە ڕۆناکبینەکان و من پێشم وایە بە فیعلی وایە بیری ڕەخنەی مارکس کە بەشێکە لە تیۆری ڕەخنەی ڕۆشنگەری ئەم تیۆرەیە کە ئێستاکە هێچێکە لە تیۆرە ڕەخنەیە نوێەکان کە بڵێن قسەکە لەسەر بێ مافی و نادات پەروەری و مافیاگەرایی و چەوسانەوەکان ئایا بیرێکی تر شان بەشانیەوە ئەتوانێت قودرەتی هزرێکی سیاسی ئەو تۆ لە ناخی هەیە کە بتوانێت ئەمە بکە بە تاکید ئێمە جەخت لەواکەین کە بیری مارکس وەکو بیرێکی ڕەخنەی هێچێکە لە بیرەکان شای بیرەکان نییە سەروی هەموو بیرەکان نییە ینی هێچێکە لە پرۆسەی بیری ڕەخنەی ڕۆشنگەری و مۆدێرنە باشە هەروەها گەڕانەوەی مارکس ئایا قسەکردن نییە لەسەر داهاتووی مارکس و چارەنووسی مارکس و چارەنووسی مارکس ئایا تەنها بریتیە لە کۆمەڵێک بابەتی تیۆری کەواتە ئێمە ئەڵێن کێشە جیهانیەکان بە جۆرێک لە جۆرەکان داکۆچی دەکەن لە دەرکەوتنی تارمایەکانی مارکس و تارمایەکانی چەپ بەڵام ڕۆژئاوا بە جۆرێک گفتوگۆی ئەم تارمایانە دەکا ڕەنگە لە دەرەوەی ڕۆژئاوا لە جیهانی سێ لە ئاسیا لە ئەفریقا لە لاتین ئەمریکا ئەم جۆرە گفتوگۆیانە نەبێ بۆیە بیرمەندەکانی غەرب لە سەفەرێکی زۆردان بۆ ئەو جۆرە وڵاتانە بۆی قسە بکەن لەسەر چۆنیەتی گەڕانەوەی مارکس بۆ نمونە ڕوخانی دیواری بەرلین کە دیوارێکی ئایدۆلۆژیە بەڵام لە ئەمڕۆدا دەیها دیوار دروست بووە لە غەرب بۆ نمونە گەڕانەوەی پەناهەندەکان دەری دەگوتنی ئەڵێمە دیوارێکە لە بینی شەرق و غەرب دروست دەبێت ئەو دیوارێک کە ئیسرائیل دروستێکە بیرمەندەکانی ڕۆژاوا کە باسی ناکەن بەرامبەر وەزیفەی غەربی دەیها دیوار ئەمڕۆ غەرب لە ڕووی کولتوریە دروستێکە بۆی خۆی جیاکاتەوە لە جیهانی دەرەوەی ئێرۆسێنتریزم ئەویش ترسی ئیسلامۆفۆبیا و ئیسلامیزم هێچێکە لەو دیاردانە
ئەڵبەتە من حەز دەکەم بەڕاستی ئێوەیە بەڕێزان دواتر قسە بکەن لەسەر ئیسلامیزم کە لەم ناوچانە و فۆندەمینتالیزم و سەلەفیەت چۆن لە دوای هەڵۆشانە بلۆکی سۆسیالیزم جێگرەوەی گشت بیرێکە لێرە و هەروە کەم و کوڕیەکانی چەپ کەم و کوڕیەکانی مارکسیستە کوردەکان و هەڵەکان و چەوتیەکان و بەدیە سیاسیەکانی پارتە چەپەکانی ئەم ناوچانە و بە تایبەتی 84 ساڵەکەی پارتی کۆمۆنیستی عێراقی بەڕاستی گرنگە قسەی لەسەر کرێ کە ئەمانە چیان کرد ئایا ئەمانە خۆیان قوربانی بلۆکی سۆسیالیزم نین قوربانی ئەو وتاری ستالینی نین یعنی قسەکردن لەسەر قەیرانەکانی چەپ من لێرەدا باسی ناکەم هی ئەم دەڤەرەی خۆمان و هەروەها ئاوابوونەکە ئەگەر بکرێ من لە گفتوگۆکاندا قسەی خۆمم دەبێت لەو بارەوە و هەروەها خولانەوە بە دەوری تێزەکانی مارکس ئایا جارێکی تر پێمان ناڵێ قەیرانی نێودوڵەتیەکان لە ئاستێکی نێودوڵەتیە وەک خۆیان ماون بەڵام ژیری سیاسی غەرب بە زۆرێک لە زۆرەکان ڕەنگە زۆر جار وامان لێکا بڵێن سەرمایەداریەت تا ڕادەیەک لە ئێستاە براوەیە بەڵام بەشێک زۆر لە شیکەرەوانی بیری سیاسی مارکس پێیان وایە غەرب لە ئێستادا توانیویەتی مامەڵەیەک ئەو تۆ بکە لەگەڵ بیری مارکس کە نەیخاتە دەرەوەی زۆنی معریفەی خۆیەوە بەڵام توانیوێتی بە جۆرێک لە جۆرەکان تەئەقلوم لەگەڵ هزری مارکسکە بیهێنێتەوە لە مەحافلی ئەکادمیە بیهێنێتەوە لە نێوەندی ڕووناکبیریە تەنها وەک مۆدەیەکی معریفی وەکو چێژێکی تێکست ینی جۆرێک لە چێژ لە تێکستی مارکس وەرگیرێ نەک ئەوەی تێژی مارکس بەکار ببرێ بۆ هەڵوەشانەوەی دەوڵەت و بێ بە بناغە بۆ دەوڵەت و هەروە ئالان بادیۆیەکێ لەو خەفەتانەی خواڵێ حەیف کە ئێستا لە ئێستادا دەوڵەتێک نییە کە بتوانێت نوێنەرایەتی بیری مارکسکە تاوەکو بێ بە هەڕەشێک بۆستە سەرمایهداری جیهانی ئەڵێ بۆیە ئەو کەڵەگایەتی سەرمایهداریەت بەشێکی زۆری بۆ ئەوە دەگەڕێتەوە لە ئێستادا شتێک نییە بە ناوی دەوڵەتێکی کۆمونیستیەوە بەنسبەت چەپەوە پێم وایە زۆربەتان شارەزای ئەو پێناسەیەن کە لەلایەنی مێژووی هاتووە بۆ بیرۆکەی چەپ و سەرهەڵدانی بیرۆکەی چەپ و پێم وایە ئەو سەرهەڵدانی ئەو بیرۆکەیە شێوازێک بۆ لە شێوازی گرتبوونەوە و پۆڵێنکردنی هەڵوێستەکان بە تایبەتی ئەو کاتێک کە لە فەڕەنسا ڕوویدا و دابەشبوونەکە بە نێوان چەپ و ڕاستە بەڵام ئێستا کە تەماشای بیرۆکەی چەپەکەین ئایا هەمان ئەو بیرۆکەی چەپەی کە ئێستا باسیەکەین هەمان ئەو بیرۆکەی چەپەیە لە کاتی فەڕەنسا لە ئەزموونی فەڕەنسا ڕوویداوە بێگومان هەمان ئەو شتە نییە گۆڕانکاریەکی زۆری بەسەردا هاتووە چونکە ئەگەر ئەو کاتە بیرۆکەی چەپ لە چوارچێوەی فکری لێبرالیەتە پەیدا بوو بێ و ئەو شتانی کە چەپەکانی ئەو کاتێک کۆ کردەوە لە کاتی شۆڕشی فەڕەنسا لە چوارچێوەی بیرۆکەی فکری لێبرالی بووە بەڵام ئەمڕۆ لە پێناسەکردنی چەپ کۆمەڵێک بابەت دەگرێتە خۆی و لەبەرەوە بیرۆکەی عەدالەت و عەدالەتی کۆمەڵایەتیان بیرۆکەی یەکسانی بوون و مساواتیەت و ئەوانە کۆنترە لە بیرۆکەی چەپ واتە لەو کاتەوەی کە مێژووی ململانەی چینایەتی هەیە کە مارکس لە مانفێستی کۆمۆنیستی باسەکە لەو کاتەوە بیرۆکەی یەکسانی کارکردن و تێکۆشان لە پێناوی یەکسانی و عەدالەتی کۆمەڵایەتی یان شێوازێک کە لەم ئەخیرا ناوە سۆشیالیستی ئەو حاڵەتە هەبووە بەڵام جاری وا هەبووە تەنانەت ئەو ململانەیە شێوازێکی وەرگوتە لە چوارچێوەی خودی ئەو فکرەی کە لەو سەردەمەدا بووە بۆ نمونە هەر لە فکری دینیدا سێرەکەین لەناو فکری دینیدا جۆرێک دابەشبوون هەبووە نێوان کەسێک کە داوای عەدالەتیان کردووە داوای یەکسانیان کردووە نێوان کەسێکی تر کە محافزکار بوونە بەم شێوەیە تەنانەت فکری دینیش خۆی لە پێشەوە جۆرێک لەو حاڵەتی تیا بووە لەو دابەشبوونەی تیا بووە هەر بۆیە بەشێک لە توێژینەوەن ئەوانەی کە لەم بوارە توێژینەوەکەن هەتا باسی چەپ و ڕاستەکەن لە ئیسلامدا کە باسی ئەزموونی ئیسلامەکەن لە پێشوودا لێرەدا منەمەوە بڵێم کە پێناسەی چەپ پێناسەیەکی نهایی نییە پێناسەیەک نییە کە کۆتایی پێهاتە بێ ئەم پێناسەیە بە بەردەوامی لە چوارچێوەی زیادبوونی بیری سیاسی بیری سۆسیۆلۆژیە سیاسی و لە چوارچێوەی ململانەی کۆمەڵایەتی ئەم بیرە بە بەردەوامی لە گۆڕانکاریدایە و لە چوارچێوەی تەنانەت فکری لیبرالیەتان نەماوە بۆیە تەنانەت ئەگەر چاوەڕێی تەماشای لایەنە سۆشیالیستەکان بکەین لەناو خودی لایەنە سۆشیالیستەکان ئەڵێن ئەمە کەسێکی محافزکارە لەناوان حیزبە سۆشیالیستەکانە ئەمە کەسێکی چەپگەرە لەناو حیزبە سۆشیالیستەکانە واتە بیرۆکەکە هێندە فراوانە ناکرێت تۆ تەنانەت پێناسەیەکی زۆر پوختی پێ بدەیت بۆیە
ئەگەر پێناسەی چەپ بکەی لە چوارچەوەی بیرۆکەی مارکسی یعنی وەکو چەپێکی مارکسی پێناسە بکەی جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە خەڵکێکی لیبرالیزم خەڵکی لیبرالیست کە پێناسەی چەپەکە بۆیە بە بۆچوونی ئەمە چەپ یەکسان نییە بە سۆشیالیستی و سۆشیالیستی یەکسان نییە بە چەپ یعنی سۆشیالیستی توانای ئەوە هەیە ئیستیعابی چەپ بکە وەڵام مەرج نییە هەموو چەپێک تۆ مامەڵێ بکەی کە ئەمە لە چوارچەوەی بیری سۆشیالیستیایە واتە فکرەی چەپ فراوانترە لەم حاڵەتە لە فکرەی سۆشیالیستی و ئەمەش ڕنگدانەوەی ئەوەیە کە ئەم فکرەیە ئەم بیرۆکەیە لە چوارچەوەی ئەم ململانێ دروست بووە کە لە نێوان سەرمایه‌داری و ناو سۆشیالیستە کە هەیە و ئەگەر ئەم بیرۆکەیە لە چوارچەوەی ململانی کەمپی سۆشیالیستی و کەمپی سەرمایه‌داری نەبووە کە کۆتایی پێهاتووە فترەی سۆڤیەت ئەو کاتە کە نایەنە شەڕی سەد و فترەی سۆڤیەت بەڵام مانای ئەوە نییە کە ململانەی چینایەتی کۆتایی هاتووە و مانای ئەوە نییە کە لەسەر ئاستی جیهانیشە ئەو پێکدادانەی هەیە و تەنانەت ئەو جەمسەرانەی کە دروستە بێت دوور بێ لەو جۆرە پۆلێنکردنە بۆیە ئەوەی کە ئێمە باوەڕمان پێێتی وەکو حیزبی شووعی کوردستان ئەوەیە کە چەپگەری فکرەیەکە و ناوەڕۆژێکە بە بەردەوامی لە گۆڕانکاریدایە بەڵام ڕنگدانەوەی چالاکی مرۆڤایەتیە فعلی بەشەریە و ئەو تێکۆشانەیە لە پێناوی یەکسانی خوازی لە پێناوی عەدالەتی کۆمەڵایەتی و ئەمە وامادەیەکە لەم ڕەوانگەیەوە کە بچینە خاڵی دووەم کەمێ باسی کەم ئەوەی کە پێڵێن ئەرکی چەپیە ڕاستی ئەگەر بێنە سەرم بابەتەش ناتوانین یەک ئەرک دابنێین بۆ هەموو چەپ لە جیهاندا بۆیە ئەگەر باسی ئەرکی چەپ بکەین بۆ نمونە لە ئەوروپادا جیاوازی زۆرە لەگەڵ ئەرکی چەپ لە وڵاتە کە تازە پێگەیشتەکان و هەروەها لە وڵاتە تازە پێگەیشتەکانیش جیاوازی هەیە لە وڵاتانەی کە بە قۆناغی گواستنەوە تێپەڕەبن وەکو وڵاتی ئێمە بۆیە لێرەدا ئەگەر باسی بە چەند دێرێک باسی ئەرکی چەپ بکەین لە کوردستانە پێم وایە ئەرکی چەپ لە کوردستانە ڕۆبەڕووی ئەرکی ڕزگاری نیشتیمانی بێتەوە ماوەی کە پێڵێن مەهامی تەحەڕووی وەتەنی ئەو ئەرکایچەکە لە ئەرکەکان کە ڕۆبەڕووی چەپ بێتەوە و ئەم ئەرکە خۆی دەبینێتەوە لە مەسەلەی دەوڵەت لە مەسەلەی دەستور لە مەسەلەی بنیانانی دامەزراوەکان بەڵام لەگەڵ ئەم ئەرکە کۆمەڵێک ئەرکی چینایەتی هەیە ئەو ئەرکە چینایەتیە پەیوەندی بە سیاسەتی ئابووریەوە هەیە پەیوەندی ئەوەی کە ئێمە بین سیاسەتی ئابووری بەرخۆردکە هەیە بەدیدی ئەوە چییە و پەیوەندی بە چەمکی گەشەپێدانی بەردەوام هەیە کەوەی پێڵێن sustainable development و پێم وایە ئەم چەمکە مەفهومی چەپ جیاکاتەوە تێڕوانینی چەپ جیاکاتەوە لە تێڕوانینی خودی سەرمایه‌دارەکان کە بیر لە مەسەلەی گەشەپێدانی ئابووریەکەنەوە ینی ئیکۆنۆمیک دیڤلۆپمەنت دەکەنەوە کە هەردوو چەمکەکە جیاوازی هەیە چگە لە ئەرکەکانی تر کە پەیوەندی بە ئەرکی بڵێن کۆمەڵایەتیەوە هەیە ئەرکی ڕۆشنبیریەوە هەیە و سیاسەتی دەرەکی هەیە ئەو جەمسەریەی کە ئێستا لە جیهاندا هەیە ئەرکی چەپ لە تێکڕای ئەم بابەتانە چییە چۆن تەماشای ئەم جەمسەریەکە لە جیهاندا چۆن تەماشای کارتێکردنی هێزە هەرێمایەتەکانەکە دێرە چۆن تەماشای ئابووری کوردستانەکە پێم وایە ئەمانە هەمووی خاڵی هاوبەشن بۆ تێکۆشان کە باسی ئەم ئەرکەکانەکەین پێم وایە ئەم ئەرکانە خاڵی هاوبەشن جگە لەوان ئەمریکانە جیایە لەو ئەرکانەی کە ڕوبەڕوو چەپێکە بێتەوە لە ئەوروپا کە ئەویش ڕنگدانەوەی تایبەتمەندی خۆیەتی بۆیە ئەگەر بیر لە بیرۆکە و لە پرۆژەیەکی چەپ بکەینەوە ئەبێ هەر پرۆژەیەکی چەپ لە هەر وڵاتێکە تایبەتمەندی خۆی هەبێ یعنی بۆن و بەرامی خۆی هەبێ کە بتوانانی ئەو بیرۆکەیە کە جێی خۆی هەبێ و هەڵگری کۆمەڵایەتی هەبێ بۆ ئەو بیرۆکەیە کە ئەوەی کە پێڵێن حاملی ئیجتیماعی بۆی کارکردن لە پێناوی چەپ کارکردنە بێت لە پێناوی لە چوارچێوەی معادەشی توێژینەوە وەکو حیزبێکی سیاسی وەکو هێزی سیاسی کاریگەر کە کار بکەن بەڵام ئەمە مانای ئەوەیە کە چەپەکان لە هەموو جیهاندا نابێ ئەرچی هاوبەشیان نییە من پێم وایە جگە لەمە سەرڕای ئەو تایبەتمەندیە کە لە هەر جێگایەکە هەیە چەپەکان ئەگەر لە عێراقا بگری لە ناوچەکەیە بگری لە هەموو عالەمە بگری دیسانەوە ئەرچی هاوبەشە بێ و ئەو ئەرکە هاوبەشانە ئەوەی ئیمڕۆ ڕوبەڕوومانە بێتەوە ئەرچی پاراستنی ئاشتیە ئەرچی ئەو شەڕانەیە کە سەرمایه‌داری هاوچەرخێکا لە پێناوی
دەستکەوتەکانی لە پێناوی وزە و هەروە لە پێناوی زیادکردنی خەرجی سەربازی کە ئەمڕۆ کرێ لە جیهاندا ئەرچی چارەسەرکردنی کێشە بەرگژیەکانە و ئەرچی بیئێ ئەوەی کە هاوڕێم باسی کرد پاراستنی بیە و جگە لەوە لە هەمووی زیاتر گرنگتر ئەرچی گەشە پێدانە چۆن ئەم گەشە پێدانە هاوکات بێ لەگەڵ تێکۆشان لە پێناوی ئاشتیە ئەلێرەدا لە خاڵی سێم ئێمە باسی خاڵی یەکەم ماکرد پێناسە دووەم ئەرکەکان باز بدەین بۆ خاڵی سێم ناسامەی ئەم چەپە چی بێ بۆ شوناسی چی بێ هەویە فکرێکی چی بێ لە ڕاستیدا ئێمە نامانێ وەکو من باسی دکتۆر لەبەرەوەی وەکو ئەکادیمیە قساکە من وەکو حزبیە وەکو پێگەیەکی مارکسی قساکەم من لەم پێگە مارکسیەوە ئێمە ناسنامە نادەین بە هیچ کەسێک کە بڵێن ئەو کەسە چەپە یان چەپ نییە ئەو کەسە هەر لایەنێکی سیاسی خۆی ناسنامە بەخۆی بەخشێ ئەو ناسنامەیە بەخۆی بەخشێ لە چوارچێوەی بەرنامەجدا لە چوارچێوەی کارکردندا و ئەو کارکردن و ئەو بەرنامەجە با بزانام ناسنامە بەخشێ بەو لایەنانەی کە هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تەطابوقێک هەیە هاوجود جودبوونێک هەیە لە بینی هەموو ئەو شوناس و ئەو ناسنامانەی کە تەیاراتی یان لایەنە چەپەکان کە هەیەە ئەکرێ ئەم لایەنە چەپە لە هەندێک شتی هاوبەشیان هەبێت لە هەمان کاتە بیرروبۆچوونی جیاوازیان هەبێ بەڵام مانای ئەوە نییە کە تۆ ناسنامی چەپگەریان وەرگریتەوە بۆیە باسکردنی ئەم ناسنامە ئەومان بۆ هینەکە ئەمانخاب بۆ خاڵێکەوەیە کە ئەم جودبوون یان هاوجود تەطابوق لە ناسنامە مانای ئەوە نییە مەرجە بۆ ئەوەی کە کاری هاوبەش بکرێ لە پێناوی ئەو ئەرکانەی کە ڕوبەڕووی چەپێت بێتەوە لە کوردستانە ئەم ناسنامە فکریە بازمان پێدا بۆ ناسنامەی چینایەتێکە کە ئەڵێی ناسنامەی چینایەتی ئەوە بۆوانێکە چییە هەڵگری پەیامی چەپە یعنی ئێمە باسی پێناسەمان کرد باسی ئەرکمان کرد باسی شوناسی فکریمان کرد اینجا باسی ئەو ناوەندە کۆمەڵایەتیانە بکەین کە هەڵگری پەیامی چەپن کە ئەمەش پێم وایە خۆی دەبینێتەوە لەو کەسانەی کە هەڵگری پەیامی پرۆژەی چەپگەرایەتین بەنسبەت ئێمەوە ڕاستە هەندێک ناوەند هەیە لە چوارچێوەی فکری لیبرالیە کە ئێستا باسی چەپگەراییەکە یان ناوانەیە باسی نەکا بەنسبەت ئێمەوە من پێمان وایە ئەوەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە هەڵگری کۆمەڵایەتی هەبێ کە هەڵگرێکی کۆمەڵایەتی دروستکە ئەوەیە کە ئەوانەی کە ڕەنجەرانی بیر و بازوون و ئەم هەڵگرە کۆمەڵایەتیە ناکرێ ئابڵوقە بڕێت تەنها لە چوارچێوەی بڵێن هێزی کرێکار و جوتیان کە جاران ئێمە تەنها جەختمان لەسەر ئەوە کردەوە و ناوەندەکانی تر هەموو بە برژوازی بچووک و بە برژوازی گەورە و بەوانە دامانەنا بە پێشەوانەوە ئێستا پێم وایە کەسانێک کە مۆرچی چینایەتیان لەوانەیە لە چوارچێوەی کرێکار و جوتیانە نەبێ بەڵام بەرژەوەندەکانیان و بۆچوونەکانیان دەکرێت هەڵگری پەیامی پرۆژەیەکی کۆمەڵایەتی چەپ بن ئەم خاڵەش وامان لێکا کە ئەنێ بیکەنەوە کە کۆسبەکانی چەپچیە لە کوردستانە ئەگەر بە ئیشارەت بە ئاماژە بە کورتی باسی بکەین من پێم وایە لە کۆسبەکان ئەوەیە کە چەپ لە کوردستانە پرۆژەیەکی بەرچاوی نییە پرۆژەیەکی ڕوونی نییە جایە ئەمە وەکو حیزبی شووعی پرۆژە و بەرنامەدانین و بڵایەکەینەوە بەڵام وەکو هێزی چەپ کە پرۆژەیەکی هەبێ و ئەو پرۆژەیە کە بەدیلێکی سۆسیالیستی بخاتە ڕوو تەنانەت ئەو پرۆژەی کە پەیوەندی بە پرۆژەی ئێمەوە هەیە کە باسی پرۆژەی حیزبی شووعیشەکەین ئێمە باسی کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک شتەکەین لە چوارچێوەی ئەو پرۆژەیە کە لەوانەیە پارتیش باسی بکە یەکێتیش باسی بکە گۆڕایش باسی بکە هەندێک شتێک لەوانەیە ئیسلامیەکانیش باسی بکەن لەو پرۆژەیە کە باسی ئەرکە نیشتیمانیەکانەکە بەڵام بەنسبەت ئێمەوە من پێم وایە ئێستا دوای ئەوەی کە ئەو هەرسێنانەی کە ڕوویدا لە 92 لە یەکێتی سۆڤیەت دوای ئەوەی کە بۆ نمونە حیزبە کۆمۆنیستەکان هەڵسەنگاندنیان کرد بۆ ئەم بابەتە و بەشێک لە ئەوانەی لە توێژینەوە لە بواری توێژینەوە کە هەڵسەنگاندنیان کرد وەکو هەڵسەنگاندنەکەی تارمایەکانی مارکس ئەوەی جاک دێردا کە لە ساڵی 1990 لە کۆنگرەی کالیفۆرنیا باسی کرد پێم وایە ئێستا دیسانە ئەوانە باسکەیتەوە ئەوانەش پێویستی بە مراجعەکردن هەیە يعني ئەوەی جاکدەداش باسێکە ئەویش قابلی بە مراجعەکردن هەیە چونکە ئەوەی جاکدەدا باسێکە نیشانەیەکە بۆ ئەوەی کە جاکدێردا واز لە منهەجی تەفکیکی بێنێ
وواز لعقليتي بوست مودرنزم بيني وبقرته بو مودرنزم بو حداثة يعني اما هنجايك بو هو بلام اما بفيتشواني او كما باسيكا او ماركس بمعنى دمانه كان اما للصالح 2016 باسيكين تا استا وجودي هبوه من لەگەڵ وەدانی وجودی نەبووە وجودی هەبووە نەک بۆ مانە تارمایی کە جەکدەدا باسێکە بۆ مانایە وجودی هەبووە کە مارکس خۆی لە مانفێسی حیزبی کۆمۆنیست باسێکە بۆیە وجودی مارکس لە وەدانیە کە تارمایەکەی وەکو ئەوەی کە مۆریس بڵاشۆ باسێکە کە ڕۆما دکتۆر جوان باسی کرد کە چۆن تۆکەیە گەڕێتەوە لە ڕاستیە مارکس ناگەڕێتەوە بەڵام ئەوەی ئەگەڕێتەوە ئەوانەی کە هەڵگری بیری مارکسن ئەوانەی کە هەڵگری بۆچوونەکانی گۆڕانکاری کۆمەڵایەتین گۆڕانکاری کۆمەڵایەتی لە پێناوی عەدالەتی کۆمەڵایەتی لە پێناوی یەکسانیخوازی لە پێناوی ئەو جیهانەی کە ڕوبەڕووی کە ڕوبەڕووی شەڕ و بارگرژی ئەو شتانە دەبێتەوە کە هەمووی باش دەکەن کە ڕوبەڕووی فاشیەتی دینی دەبێتەوە کە دیسانە دکتۆر باسی کرد کە ئەوەی کە باسی کرد کە ناوچە محەممەدەکان کە ئەم فاشیە دینیە کە پێدا بووە لەگەڵ نازیەتی نوێ بەڵام ئەمانە هەمووی بۆ ئەگەڕێتەوە ئەگەڕێتەوە چوە قەیرانێکی سەرمایەداری هەیە قەیرانی سەرمایەداری کۆتایی نهاتووە و ئەمەی کە ئیبینین لە نهایەتی تاریخ کە فۆکایامە باسی کرد کە ئەوەی جاک دێردا دیسان وەڵامدانەوەیە کە بۆ نهایەتی تاریخ ئەوەی کە فۆکایامە باسی کرد دوای نهایەتی تاریخ دوای ئەوەی کە سۆمۆیل هەتیپتۆ باسی سراعی حەزاراتەکە دوای سراعی حەزاراتیش کە ئەمان باسی فەوزای خەلاقی لیبرالیستە نوێەکانی ئەمریکا باس دەکەن کە ناویان فەوزای خەلاق دیسانەوە وجود پێداویستیەک هەیە بۆ بوونی فکری مارکس بەڵام کە باسی پێداویستی بوونی فکری مارکس دەکەی نەک گەڕانەوە بۆ دەقی مارکس گەڕانەوە بۆ میتۆدی مارکس لە بیرکردنەوە چۆن مارکس بیری کردەوە میتۆدەکەی و پێم وایە ئەمە ڕەوابوونێکەدا بە ئیش و کارکردنی حیزبە کۆمۆنیستەکان حیزبە چەپەکان کە ئێمە سەر ڕای ئەوەی کە بۆ پێناسەیە تەماشای چەپەکەین بەڵام بە بۆچوونی خۆمان هەوڵ دەدەین کە چەپێکی مارکسی هەبێ هەوڵ دەدەین کە چەپێکی مارکسی لەم ناوەندا بە پێویستی ئەوە بە پێویستە زانین یەکێک لە کۆسپەکان ئەوەیە کە هێزە چەپەکان بوونیان هەیە بەڵام پرش و بڵاوەن تا ئێستا لە کوردستانە ئەگەر تۆ لە خەڵک برسی ڕاستەوی عیبە یەکێ بێکی بڵێ تۆ یەمینی وەکو وایە جوێنی پێ بدەیت یعنی چەپی تەنانەت لە هەموو حیزبەکانی ترا چەپی مانایکی خۆی هەیە و سەبەبەکەشی ئەوەیە کە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان کە ی کوردستان مادام بزوتنەوەی ڕزگاری خوازیە سەرای هەموو کەم و کوڕی تێبینەکانمان خۆی مۆرچێکی چەپایەتی تەیە کە دیفاع لە قەزای ملەتێکەکە یەکێک لە کۆسپەکان ئەوەیە کە دابڕان ناوەندە هەرێمایەتی و عێراقیە و ئەقلیمە دەولەیەکە هەیە چونکە ئێمە گۆشەگیرین چەپێکی گۆشەگیرین لێرە جگە لەوەی کە ئێمە هەندێک لەوانەیە وەکو حیزبی شووعی دەم ئەخیرەیە هەندێک هەوڵمان هەبێ بەڵام بەگشتی زۆربەی چەپەکان چەپی ناوخۆیی چەپێکی گۆشەگیرن دوو دقە بۆیە لێرەدا من پێم وایە پرۆژە گرنگە و ئەو پرۆژەیە کە گرنگە تەنانەت ئێمەش وەکو حیزبی شووعی کوردستان باسی سۆشیالیستی نەکەین وەکو خەیارێکی مستەقبەلی ئێمە پێم وایە کاتی ئەوە هاتووە کە باسی ئەلتەرناتیڤی سۆشیالیستی بکەین بۆ وەڵامدانەوەی ئەم وەزعی کە ئێستا هەیە ئەم وەزعی کە ئێستا هەیە لە کوردستانە چونکە ئەو پرۆژە سۆشیالیستی کە ئێمە باسیەکەین ئەو چەپگەریەی کە ئێمە باسیەکەین لە کوردستانە هەمان ئەو پرۆژە سۆشیالیست و چەپگەریە نییە کە لە ئەڵمانیا باس بکرێن یان لە هۆڵەندا باس بکرێ تایبەتمەندی خۆی هەیە بەڵام کاتێکی کە باسی بکەین کە ئەڵێن باسی بکەین نەک تەنها ئێمە باسی بکەین چۆن بێ بە حاڵەتێکی گشتگیر و گرنگ لەناو کۆمەلگا یەکێک لە کۆسپەکان یوتیوب ئەوەیە کە فەرزی چینایەتی ڕزبەندی چینایەتی تا ئێستا لە کۆمەلگاکەی ئێمە کۆمەڵی کێشەی بەخۆوە گرتووە گوتاری پۆپۆلیستی زاڵە بەسەر تەنانەت بەشێک لە هێزە چەپەکان و تا ئێستا هێزە چەپەکانیش بە تەواوەتی تێنەگەیت ینی مەجال بەخۆمە دەم بە تەواوەتی ناوەڕۆکی جادە شەقامیان پێناسە نەکردووە پێیان وایە جادە شەقام یعنی چەپ دەکاتێکە شەقام یعنی شەم نییە بێ ئێمە
مۆرچێکی چینایەتی دێن بە خودی شەقام ناوەندێکی بەرفراوانە هەر مولکی چەپ نییە هەموو هێزەکان تاسییان لەسەر شەقام هەیە بەڵام کاتیەوە هاتووە هەموو شتێک ئەوە نییە کە شەقام کە باسی کە ڕەوایە بەنسبەت ئێمە ڕەوابوون خۆی لە بەرنامەکانە بینێتەوە کە ئێمە هێزە چەپەکان باسی بکەین و پێم وایە دواڕۆژی چەپ دواڕۆژێکی کراوەیە بەڵام کراوەیە نەک بەو حتمیەتەی کە جاگدێدار باسێکە چونکە ئەوە حتمیەتەی جاگدێدار باسێکە بەوچوونی من بەشێکە وەکو جۆرێکە لە حتمێتی میکانیکی دوورە لە حتمێتی تاریخی ئەو حتمێتە تاریخی کە مارکس باسێکە حتمێتی تاریخی مارکس ئەوەیە کە تێکۆشان هێزی هەڵگری کۆمەڵایەتی چینەکان بیرۆکەی سۆشیالیستی و چەپ ئەیەنەکایەوە و ئەم پێویستەکە لەوە دێوەیە دەکایەوە نەک تەنها بەو تارماییەی کە ئەوەی کە لە مەسرحی هەمڵت کە باسیەکە کە ئەوێت تۆڵە بسەنێتەوە بۆ باوکی کە ئەوەی مەسرحی هەمڵت دەوێت شکسپیر یان ئەوەی کە بڵاشۆ باسیەکە تۆڵێکەی دێتەوە من پێم وایە مارکس بە بەردەوامی بوونی هەبووە لە کۆمەڵگای ئێمە ئەنجا ئەم بوونە جاری وایە کەم بووە زیاد بووە من پێم وایە بەرەو زیاترەوە زۆر سوپاس لە ڕاستیان من لەسەر داوای خۆم ینی کەوتمە ئەخیرەوە چکە مەبەستم بوو کە لەسەر ئایندەی چەپ قسە بکەم دڵنیا بووم هەردوو مامۆستا و دکتۆر لەسەر ڕابردووی چەپ قساکەن مەبەستم ئەوە بوو کە من لە دوای ئەوان قسەکەم بەڕاستی مەبەستمە لەسەر ئایندەی چەپ قسە بکەم پێشەوەی باز لە ئایندەی چەپ بکەم بیر و باوەڕی چەپ یان بزوتنەوەی چەپ تا ئێستا لە جیهانە و لە دوای مارکس بە مارکسیزم ناسراوە و بیر و باوەڕی مارکس لە هەموو شتێک زیاتر حازرترە لە ناو بیر و باوەڕی چەپە یان هەموو بیر و باوەڕە چەپەکان یان هەموو هێزە چەپەکانی دنیا بە هەر شێوەیەک بێ مەبەستیان بۆ خۆیان بە مارکس یا بە مارکسیزم تعریفکەن ئامانجی بزوتنەوەی چەپ بە بڕوای من هەمان قسە مەشهورەکەی مارکسە کە بیرمەندەکان یا فەیلسوفەکان تا ئێستا جیهانیان شی کردوێتەوە کە ئامانج گۆڕینی جیهانە بۆیە بە بڕوای من قسەکانمان لەسەر گۆڕینی جیهان بێ نەک تەنها لەسەر تەفسیری جیهان و فەلسفەی چەپ یا فەلسفەی مارکسیزم بە شێوەیەکی گشتی لەسەر گۆڕینی جیهانە پێم وایە هەموو شتانە وازان ئەوەتی بزوتنەوەی چەپ هەیە بە بڕوای من سێ شتی بەرهەم هێناوە کە هەر سێ شتەکە کاریگەرن هەم بەلایەنی نێگەتیڤ و هەم بەلایەنی پۆزیتیڤ یەکەمیان ئەو شتەیە کە پێوترێ مەکاتبی فکری ناو مارکسیزم یا مەکاتبی فکری ناو بزوتنەوەی چەپ کە زۆر مەکتەبی بەهێزن و لەباری فکری و لەباری فەلسەفی و لەباری کۆمەڵناسی و لەباری تەنانەت ئەدەبی و فەرهەنگی و ئەخلاقی و تەربەوی و هەموو ئەوانە بەرهەمی فکری و فەلسەفی و هەمە جۆریان بەرهەم هێناوە کە بێگومان ئەم بیر و باوەڕانەی کە باسیەکەم تەنها مختص نییە بە مارکسیزم یا بەچە بەڵکو لە مەیدانەکانی تریشا دەوریان هەبووە کاریگەریان هەبووە و بەشێکی زۆر لە فکری بەشەریەت بەو مەکتەبانە یان بەو بیر و باوەڕانە ئەناسرێتەوە بێگومان هەمووتان ئەزان کە مارکس بۆ خۆی سەرچاوی بیر و باوەڕی سۆسیالیزمە و کۆمونیزمە و ئاڵوگۆڕی جیهانە و هەموو ئەو شتانی کە لە خەیاڵی ئێمە هەیە بە تایبەتی ئازادی و یەکسانی و هاوکاری و شۆڕش و گۆڕانکاری و سۆسیالیزم و هەموو ئەوانەی کە من نامێت درێژەی پێ بەم لەبەر وەختەوە هەمووتان ڕەمبێ لە من باشتر بزانن دووهەم مەکتەب لە ناو مارکسیزماوەیە کە پێوترێ مارکسیزمی ئەرسەدۆکس کە دوو ڕابەرە بەناوبانگەکەی مارکسیزم کە ئەویژێکیان کارڵ کاوتسکیە ئەوی تریشان بلیخانۆفە کە دەوریان هەبووە کە بێگومان ئەنگڵسیش دەوریان هەبووە لە شەرح و بڵاوکردنەوە و تا ڕادەیەک تەبسیدکردن و تا ڕادەیەکی زۆریش میکانیکیکردنی بیر و باوەڕەکانی مارکس کە لەسەر دەستی مارکسیزمی ئەرسەدۆکس بوو لە بیر و باوەڕی دووهەم یان مەکتەبی دووەمەوە کە پێوترێ ڕڤیژنیزم ئەوەی کە وەختی خۆی هەمومان بە تەحریفی ناوبان يعني ريفيجنيزمان بتحريفي ترجمة كد كديار الريفيجنيزم للريفيو زينيزم هاتوك معناه بيداتشونوي ماركسيزم كأيش برنشتاينا ك بيرمندي سريكي لنا سوسيال ديمقراسي مودرنا يعني سوسيال ديمقراطي نا ماركسي أنا أسرع كأيش بخوي كولك برهمي فكري وسياسي وأواني برهمي هنا مكتبي سيم ماركسيزمي راديكالا
کە لەسەر دەستی ڕۆزا لوکسمبۆرغ و پانەکۆک و کارڵ هێرفرندیق و ئەوانە کە بیرروباوەڕی مارکسیزمی شۆڕژگەر مەفهومی مارکسیزمی شۆڕژگەر برادرانی کۆمەڵی ئێران لێرن کە ئەوان لە ساڵەکانی هەشتایە مارکسیزمی شۆڕژگەر بیان بەکارێنە چکە ئێمەش لەگەڵیان بین بیرروباوەڕمانەکەوان بوو بەڕاستی بەڵام مەفهومی مارکسیزمی شۆڕژگەر یەکەمین جار لەسەر دەستی ڕۆزا لوکسمبۆرغ و پانەکۆک و کارڵ هێرفرندیق و کارڵ ڕینەر و ئەوانە پەیدا بووە. مەکتەبێکی تر کە بە مارکسیزمی لێنیزم یان بە مارکسیزمی ڕووسی بەناوبانگە کەسێ ڕابەرە بەناوبانگەکەی یا سێ کەسە کاریگەرەکەی دیارە کاڵێم کاریگەر مەبەستم لایەنی نێگەتیڤیش و لایەنی پۆزیتیڤیشە مثبەتیش و منفیشە کە ئەویش لێنین و ستالین و ترۆتسکیە ئەم سێ کەسەکە بە مارکسیزمی ڕووسی ناوبانگ ئەرێن. مارکسیزمێکی تر لە دوای ئەوان دێ کە مارکسیزمی فەلسەفی کە سێ ڕابەرە گرنگەکەی گرامشی و لۆکاش و کارڵ کۆرشە کە بە مارکسیزمی هیگڵی یا بە مارکسیزمی غەربی یا بە مارکسیزمی فەلسەفی ئەناسرێ کە دوایی زۆرێک لە بیر و باوەڕەکانی کە لەناو مارکسیزمە بەرهەمیە لەژێر تەئسیری ئەمان بەرهەم هاتووە بەڕاستی. دوای ئەوە مەکتەبی فرانکفۆرتە یانەوەی کە بە مارکسیزمی ئینتیقادی یا بە مارکسیزمی ڕخنەیی یا بە فەلسەفەی نەفی ئەناسرێ بە هەردوو نەسڵەکەیەوە بە هەردوو جیلەکەیەوە هەم جیلی کۆن کە هۆرکایمەر و ئادۆرنۆ و مارکۆزە و ئەوانە بوون هەم جیلە تازەکەی کە بەناوبانگترینیان یۆرگن هابرماسە. دوایەوە مارکسیزمی بنیادیەت کە دوو کەسە ناودارەکەی مارکسیزمی بنیادی کە ئالتۆسێر و نیکۆس بۆڵەنزاسە کە لە ڕوانگەی بنیادگەراییەوە تەفسیری مارکسیزمەکەن و ئەمانیش بە دەوری خۆیان کاریگەریان هەیە لە ناو فکری چەپ و لە ناو فکری فەلسەفی غەیری چەپیشا بەڕاستی. پاشان مارکسیزمی وجودیە کە ڕابەرە ناوبانگەکەی یا بیرمەندە بە ناوبانگەکەی جان پۆڵ سارتەرە و یەکێکە لە کەسە تێکۆشەر و مباریزەکانی ناوبزوتنەوەی چەپ و ناوبزوتنەوەکانی تریش. ئەنجا مارکسیزمیەوەی کە مارکسیزمی تەفسیری دەوڵەتی ئەناسرێ کە سێ ڕابەر یا سێ بیرمەندی گەورەی هەیە ڕالف میلیباند و کلاوس ئۆڤە و نیکۆس بۆڵەنزاس و ئەمانە کە تەفسیری دەوڵەتیان لەسەر مارکس کردەوە لە ڕوانگەی مارکس و لە ڕوانگەی بنیادی چینایەتیەوە تەفسیر بۆ دەوڵەتەکانەکەن. پاشان مارکسیزمی جیهانی سێیە کە ماوسیتۆنغ و فرانس فانۆن و جیڤارا و تا ڕادێک ئێمەمانانیش ئەگەر چی لە ڕوانگەی فکریەوە بەرهەمان نەبووە. ئەخیریان ئەوەی کە پێوترێت چەپی نوێیە. دووهەم بەرهەمی مارکسیزم ئەو شتێک کە بە بزوتنەوەی کۆمەڵایەتی یا بە بزوتنەوەی کرێکاریە ناسرێ. دیارە بزوتنەوەی کۆمەڵایەتی و بزوتنەوەی کرێکاری بە معنای بزوتنەوەی فیمینیزم، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی نەتەوەکان هەموو ئەمانە مارکسیزم حزوری هەبووەتیایەوە کاریگەریشیە بووە و کاریگەریەکەشی لە ڕادە بەدەربووە. بەرهەمی سێمی مارکسیزم یان چەپ ئەو شتێک کە بە ئەحزاب و دەسەڵاتی سیاسیە ناسرێ کە بە بڕوای من ئەم بەشەیان لە هەمویان کاریگەری خراپتر هەبوو یان کاریگەری باشی بەداخەوە کەمتر بوو لەوانی تر. من بۆیە بە ئەم مقدیمە بچکۆلەمود لەبەرەوەی کە جۆرێک لە ڕابردووی چەپ باس بکەم بەڵام ئێستا بە تەحدید باسی ئایندەی چەپ بکەم یانەوەی کە خۆم پێم خۆشە تێڕامانێک لە ئایندەی چەپ. یەکەم شت کە ئەوەی ئێمە هەمومان باسمان کردووە لە ناو چەپە ئەوەیە کێ دەسەڵات بەدەستەوەگرێ، سەرچاوەی دەسەڵات کێیە، کێ ئەبێت دەسەڵات بەدەستەوەگرێ. هەمومان وتومانە چینی کرێکار دەسەڵات بەدەستەوەگرێ و سۆسیالیزممان بە حکوومەتی کرێکاری چواندووە. بە بڕوای من یەکێ لە گەورەترین هەڵەکانی کە ئێمە لە تاریخی خۆمانە کردومانە ئەوەیە کە سۆسیالیزممان بە حکوومەتی کرێکاری ناساندووە کە سۆسیالیزم حکوومەتی کرێکاری نییە. سۆسیالیزم حکوومەتێکی کۆمەڵایەتی گشتیە بۆ هەموو کەسە و ئەگەر ڕزگاریە بۆ هەموو کەسە و مەرجیش نییە کرێکاربوون بتوانێت سۆسیالیزم بوون بەدەستبێنێ. ئەوەی کە سۆسیالیزمی بەرهەمهێناوە بیرمەندەکانە، ئەوەی سۆسیالیزمی بەرهەمهێناوە فەیلسوفەکانە، ئەوەی سۆسیالیزمی بەرهەمهێناوە ئەو کەسە عاقڵ و تێکۆشەرانن کە بەجددی دەوریان هەبووە لە بزوتنەوەی چەپا و لە بزوتنەوەی سۆسیالیستە. ئەو مەکاتبانەی کە باسم کرد ئەمانە ئەتوانن تەفسیری سیاست و تحلیلی سیاست و ڕسمی سیاسەتی چەپ و سیاسەتی سۆسیالیستی بکەن، نەک کرێکاری بوون. بۆیە بە بڕای من یەکێ لە موشکیلە گەورەکان کە لە سەرەتاوە بزوتنەوەی چەپ لە مارکسەوە هەتا ئێستا تێیکەوتوین و نەمانتوانیوە جوابێکی باشی بینەوە کە ئەویشەوەیە سۆسیالیزممان بە حکوومەتی کرێکاری
چواندووە یا بە حکوومەتی کرێکاری ناساندووە کە بە بڕوای من گەورەترین هەڵەی ئێمە لە تاریخاوە بوو بۆیە نەبووینە ئەڵتەرناتیڤێکی بەهێزی جیهانی لەسەر مستەوای هەموو بەشەریەت هەموو بیر و باوەڕەکانی پێش ئێمە بەناوی بەشەریەتەوە قساکەن بە تاقی تەنیا ئێمە بەناوی چینی کرێکارەوە قساکەین بە بڕوای من ئەبێ ئێمە بەناوی هەموو بەشەریەتەوە قسەکەین بگەڕێینەوە بۆ سەرەتاکانی مارکسیزم کە مارکسیزم هومانیزمێکی پاکشترە لەوانی تر هومانیزمێکی پیورتر و نەقیترە لە ئەوانی تر کە ئەویش بۆیە کە بیر و باوەڕی یەکسانی تایە و عەدالەتی تایە و ئینسانێتیە یەکێ لە قسە مەشهورە هەرە مەشهورەکانی مارکس لە مەسەلەی ئێرلەندیا لە ساڵی 1964 ئەڵێ هەر نەتەوەیەکی تر بچەوسێنێتەوە زنجیرەکانی چەوسانەوەی خۆی بەهێزەکە خێر ئێمە هەر باسی کرێکارەکەین بە بڕوای من ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە و چەپی نوێ و بیر و باوەڕی سۆسیالیستی نوێ ئەبێ لەمە فراوانتر قسەکەین ئێمە نوێنەری هەموو جیهانیانین و نوێنەری هەموو کێشەکانی جیهانین و نوێنەری هەموو ئازادیەکانی جیهانین و نوێنەری هەموو یەکسانیەکانی جیهانین و نوێنەری هەموو ئەو هاوکاریانین کە ئێمە پێویستە بیکەین و بڕوای من ئەمە یەکێکە لەو پێگانەی کە ئەبێت چەپی تازە یا چەپی نوێ یا ئێمە لەمە دووە باسیکەین و قسەکەشم بۆ هەموو جیهانە هەر تەنها بۆ کوردستان نییە دووهەم نوقتەی کە ئێمە بە درێژایی تاریخی خۆمان چەپ کردومانە تەنها دووشتمان لە خەیاڵ بووە یانەوە تا ئەبێت دەسەڵات بەدەستەوە بگرین یانە بێ معارەزە بین پرسیارەوەی قسەی سێم چییە قسەی سێم ئەوەیە بەهۆی ئەم مەکاتبە فکریانەوە بەهۆی ئەم بیر و باوەڕانەوە ئێمە دنیامان نەگۆڕیوە فەرهەنگمان نەگۆڕی ئەخلاقمان نەگۆڕی تربیەتمان نەگۆڕی ئەدەبمان نەگۆڕی سیاسەتمان نەگۆڕی و هیچمان نەگۆڕی تەنها نوخبەیەکی سەورینی محتەریفین قسەکەی لینینە لە چەبایەتکەر لە بۆی بە فارسیەڵێم لەبەرەوە برادەرانی کە لە ئەزانم لە ئێرانەوە هاتوون لە کتێبی مەلعەمەلە منەظەمەی سەورینی محتەریفین ئێمە هاتوین ناوەڕۆکی ئەوەی با بڵێن سازمانی ئینقلابیۆنی حرفەی منەظەمەی سەورینی حرفەین هاتوین هەچی حیزبە بەم شێوەیە دروستمان کردووە و خۆمان ئەو جەماعەتە هەمەکارە بووین و هەموو بڕیارێکمان ناوە هەموو ئەحزابی چەپ لە تاریخی بزوتنەوەی چەپە بە سۆسیال دیموکراتەوە بە کۆمونیزمەوە بە چەپی نیەوە بەم چەپانی کە ئێمە دروستمان کرد ئێمە هەستەی ئەسڵی ناوەڕۆکی ئەسڵی شۆڕشەکەمان وهینەکەمان ئەمە بووە لە کاتێکە ئێمە باس لە دەسەڵاتی کرێکاریەکەین لەگەر قەول بێ باز لە دەسەڵاتی کرێکاریەکەین لە دەسەڵاتی سۆسیالیستی بکەین ئێمە حیزبەکانمان و سیاسەتەکانمان سیاسەتێکی نوخبەیی بووە بەڕێزان ئەم سیاسەتە نوخبەویە ئەم سیاسەتە ئیلیتیە هەمان سیاسەتی بۆرژوازیە هەمان سیاسەتی بۆرژوازیە کە ئەویش جەماعەتێک نوخبەیەک هەیئەتێک بڕیار لە هەموو شتێکدەن وەکو ئیسا کە لە ئەحزابی کوردیا هەیە بە بڕوای من ئەمە یەکێکە لەو ڕەخنە گەورانەی لە چە بەدرێ ئێمە ئەبێت جارێکی تر بزوتنەوەی چەپ و ڕێکخراوەکانی چەپ ئەحزابی جەماوەری بەهێز دروستکەین و بە هەموو ئەو کەسانەی کە شەریکن لەگەڵ بیر و باوەڕی لەگەڵ بیر و باوەڕی سۆسیالیستیە نەک ئەو جەماعەتەی کە تەنها پێمان وایە کۆمونیستەکانی سەر بەخۆمان بەم شێوێ بە بڕوای من یەکێ لە گەورەترین ئافەتەکانی ئینشقاقاتی ناو بزوتنەوەی چەپ ئەم مەسەلەی کە پێوترێ منەظەمەی سەورینی محتەریفین یا ئەو هەستە ئەسڵی کە ئەحزاب بەڕێوەبە ئەوە تا خۆتان ئەزانن حیزبی کۆمونیستی رووسیا چی بەسەر هات حیزبی کۆمونیستی ئێران چی بەسەر هات حیزبی شیوعی ئەو هەمووی شقاقاتییا بوو هەتا دوایی و هەموو ڕێکخراوەکانی تر بەو شێوەیە کە ئەمە ئافەتێکی گەورەیە و ئێمە ناتوانین بەمە شتێکی نوێ یا جیهانێکی نوێ یا بزوتنەوەیەکی چەپی نوێ بەرهەم بێنین لێرەدا ئێمە ئەبێ لەم مەسەلا ئەبێ ڕۆشنتر قسە بکەین کە ئەویش ئەوەیە لە ڕوانگەی هومانیزمی مارکسەوە و لە ڕوانگەی چەمکی هەژمونی گرامشی و بیر و باوەڕەکانی ئەرنستۆ لاکلاو کە باز لەواکەن ئێمە ئەبێ نوێنەری هەموو خەڵک بین و هەموو خەڵک لە دەوری سۆسیالیزمەکەی ئێمە لە دەوری چەپەکەی ئێمە کۆبێتەوە و جۆرێکی تر هومانیزم جۆرێکی تر لە ئەخلاقی ئینسانی لە تربیەتی ئینسانی لە فەلسەفەی ئینسانی وەکو ئەڵتەرناتیڤێ لە بەرامبەر ئەو شتەی کە پێوترێت دیموکراسی یان پەرلەمانیەت یان ئەو شتەی کە پێوترێ بیر و باوەڕی لیبرالیزم بە هەموو نوعەکانیەوە بە کۆن و تازە و دیموکراتەوەمانە ئێمە ئەبێ جۆرێکی ترنێ لە ئەڵتەرناتیڤ بەیان بکەین کە بە بڕوای من ئەگەر لە مارکسەوە دەست پێ بکەین ئێمە ئەتوانین باسی بکەین ئەگەر لە لینینەوە دەست پێ بکەین لە نیوێ ڕێگاچەقین وەکەوەی کە بەسەرمان هات لێمان دێت خاڵێکی تر کە ئەوەیە ئێمە لەم دنیایی کە ئێستا ئەژین
لە بیرمان چۆتەوە کە هەموو ڕەوتەکانی بۆرژوازی و هەموو ڕەوتەکانی سەرمایەداری بەوەی کە پێوترێ چەپی وەسەتیش بەوەی کە پێوترێ کۆمونیزمی مەکتەبی یا کۆمونیزمی ڕووسی بەشێکن لە قەیرانی سیاسی بەشێک نین لە چارەسەر بەشێکن لە کێشە هەر هەمویان بەشێکن لە کێشە و ئەمان بوونەتە قەیرانە گەورەکەی دنیا مەبەستم ئەوەیە کە بڵێم دیموکراسی غەربی بە دیموکراسی پەرلەمانیەکەیەوە بە دیموکراسی نمایندەکەیەوە کێشەیەکی گەورەیە ئێمە هەمومان بە هەر جۆرێک کۆمونیزم بە هەر جۆرێک چەپ خۆمان تعریف کردووە لەناو ئەو دیموکراسیە پەرلەمانیە یا نمایندەیە کارمان کردووە بۆیە معلومە لەوەی ئەوان باشتر ناکەین یعنی ئێمە ناتوانین شتەکەی ئەوان لە شتەکەی خۆیان باشتر بکەین بۆیە ئەبێ ئێمە جۆرێکی تر لە دیموکراسی بەرهەمهێنین من شتێکتان بیرێنمەوە هاوڕێیان سەرەتای ترازان لە مارکسیزم کە بەرنشتاین بوو کە من بخۆم لەسەرم و ئەوانە کتێبم نووسیوە سەرەتای ترازان لە مارکسیزم لە بەرنشتاین بوو هاتن مەفهومی سۆسیال دیموکراتیان باس کرد لە ڕاستیە ئەبێ مەفهومی دیموکراتی سۆسیالیستی باسکەنیستە یعنی چی دیموکراتی سۆسیالیستی بکەین نەک سۆسیالیستەکەی خۆمان دیموکراتی بکەین ئەو دیموکراتی کە هەیە لە قەدەر پێداویستی و ضرورەتی بەشەریەتی ئینسانیە ئێمە ئەبێ دیموکراتی مەوجود سۆسیالیستی بکەین و جۆرێکی تر لە دیموکراتی بەرهەمهێنین کە دیموکراتی نمایندگی یا دیموکراتی پەرلەمانی نیە بەڵکو دیموکراتی شوراییە یا دیموکراتی سۆسیالیستیە کە ئەویش ئەوەی ئێمە لە ژێرەوە نمایندگی لە ناو خەڵکەوە نمایندگی جارێکتر بەرهەمبێنینەوە کە لە ڕوانگەی کۆبوونەوەی گشتیەوە لە ڕوانگەی ئەنجومەنەکانەوە لە ڕوانگەی ئەو شتەی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان کە پێوتری خۆسەری بەڕێوەبردنی خۆسەری کە لە ڕاستیە بیر و باوەڕی بەڕێوەبردنی خۆسەری هەم لای ئەنارشیستەکان هەم لای مارکسیستەکان و هەم لای گرامشی ئەوانە هەیە کە ئەویش ئەو مەبدەیە کە پێوترێت تەسیری زیاتی ئێمە کۆمەلگا خۆی بەڕێوە بەرێ بەڵام دیموکراسی نمایندگی دیموکراسی پەرلەمانی هەموو شتێک ئەو پەرلەمانە ئەو حکومەتە بەڕێوە بە حتا بچووکترین یەکەی ناو مجتەمەعیش لە کاتێکە سۆسیالیزمەوەیە کە کۆمەلگا خۆی بەڕێوەبەری وشەی سۆسیالیزم لە سۆسیاڵەوەتەوە یعنی کۆمەڵاتی کۆمەلگا خۆی بەڕێوەبەرێ ئێمە نە لە حیزبەکانمانە ولا نمایندەگی سیاسەکانمانە ئەم مەبدامان نەکرد دروست حیزبەکانمان پێکاتەکەی ئەحزابی ئەوان بووە دروست سیاسەتەکانمان هەمان پێکاتەوە ئێستا لێبمەوە بەسەرچاو ئەم دیموکراتی کە ئیسا لە دنیا هەیە بە هەموو معنای دیموکراسیەکی سەرمایەداریە و دیموکراسیەکی سەرمایەداری ئۆلیگارشی نوخبەیەکی زۆر بچووکە لەم کوردستانە فەقیرەی خۆمان نیسبەتەن بەوە خۆتان نەزانن ئەوەی کە دەسەڵاتی بەدەستەوەی دەوڵەمەندەکانە بە ئاشکرا دەوڵەمەندەکانە یعنی دەسەڵات لە غەربیشا و لێرەشا و لە هەموو دنیاشا دەسەڵاتی دەوڵەمەندە دەسەڵاتی دەوڵەمەندە بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ بیرێک لەمە بکەینەوە کە ئەم دەسەڵاتە ئەبێ تاریک نقطەیەکی تر کە حەقە ئێمە باسی بکەین ئەویش ئەوەیە ئێمە زۆر خاو ئەجوڵەینەوە یان بزوتنەوەی چەپ بە درێژایی تاریخی خۆی لە دوای شکستەکانی سەرەتای قەرنی 20 لە دوای شکستەکانی سەرەتای قەرنی 20 و لە دوای لا ڕادێبردنی ئۆکتۆبەر و ئەزمموی رووسیا ئێمە زۆر خاو ئەجوڵەینەوە یعنی دائەنیشین لەناو هەمان میکانیزمی مەوجودی دیموکراسی پەرلەمانیە کارەکەین و یین تعریفی خۆشمانەکەین کە گوایە ئێمە ئازادی خوازی نیە ئەوەی نیە ئەوەی ڕاستە ئێمە لە دەورانێکی تاریخیە نەمانتوانی تعریفێکی باشتر لە دیموکراسی مەوجود بکەین یا پێمان وابوو هەموو دیموکراسیەک سەرمایەداریە بۆرژوازیە بەڵام ئێستا زۆرێک لە بیر و باوەڕەکان لە غەرب کە یەکێ لەوانە ئەلین مەکسینزۆنزە کە دوو مانگ پێش سەمەر لە کەنەدا ژنێکی ناوداری و فەیلسوفێکی سیاسی ناودارە کە ئەڵێ بە ئاشکراڵ ئەڵێ دیموکراسی ئەگەینست کەپیتالیزمە دیموکراسی دژی کەپیتالیزمە دژی سەرمایەداری خێر ئێمە دیموکراسیمان داوەتەوە سەرمایەداری ئێمە ئەتوانین دیموکراسیەکی باشتر بکەین بەڵام ئێمە گەورەترین هەڵەی تاریخیمان کرد کە بە بیر و باوەڕەکەی خۆمان دوت دیکتاتۆری پرۆلیتاریا ئەوایە بمان وتایە دیکتاتۆری کرێکاری یا عفو دیموکراتی کرێکاری یا دیموکراتی سۆسیالیستی بۆیە نەمانتوانی ئەڵتەرناتیڤێکی باشتر لە دیموکراسی مەوجود بەدەست بێنین یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە بە درێژایی تاریخمان ئەوە بووە کە بزوتنەوەی کۆمەڵایەتیمان
و بزوتنەوەی کرێکاریمان و ڕێکخراوە جەماوەریەکانمان کردووەتە پاشکۆی حیزبەکەی خۆمان و کردووەتە پاشکۆی سیاسەتەکەی خۆمان هەمومان وامان کرد بە شووعیەوە بە کۆمەڵی ڕەشدەرانەوە بە شوراکانەوە هەمومان وامان کرد هەمومان وامان کردو ئەم بۆچوونە هەمان بۆچوونی لینی نییە هەمان بۆچوونی سەرمایەداریشە لە ڕاستیە کە ئەویژەوێ سەرمایەداری خۆی نمایندەی هەموو شتێکە و خۆی مرکزی هەموو شتێکە و خۆی بڕیارەدا ئێمە ئەبێت جارێکی تر بەو ڕادەی کە ئەمانەوێ بیر و باوەڕی خۆمان حیزبی خۆمان ئەگەر قەرار وابێ حیزب دروستکەین یا باز لە حیزبەتی بگەین یا سیاسەتی خۆمان دروست بکەین ئەبێ بەو ڕادەیە دەورمان هەبێت لە بەدیهێنانی بزوتنەوەکانی خەڵکە و بزوتنەوەکانی خەڵک مەرج نییە بە هەموو شێوەیەک لەگەڵ ئێمە بن و خەڵک سەرپش بکەین خەڵک ئازاد بکەین خەڵک سربەخۆ بکەین کە بزوتنەوەکانی خەڵک جارێکی تر جێبێتەوە و ئەو بزوتنەوانە بەو ڕادەیە کە ئێمە دەورمان لە سیاسەتایە ئەوانیش دەوریان لە سیاسەتە بەو ڕادەیە کە ئێمە سوکانی سیاسەت و فەرمانی سیاسەتمان بەدەستەوە ئەوانیش سوکان و فەرمانی سیاسەتەوە من پێم وایە یەکێ لە کێشەکانی بزوتنەوەی گۆڕان ئەمە بوو یەکێ لە کێشەکانی بزوتنەوەی شورایی ئەمە بوو ئێمە پێمان وابوو ئەبێ خۆمان لە شوراکانە لە جیاتی هەموو شوراکان بڕیار بدەین و قەرار بدەین و هەرواشمان کرد بزوتنەوەی گۆڕان خۆ بزوتنەوەیکی جەماوەری بوو نوێنەرێکی زۆری هەبوو خەڵکانێکی زۆری هەبوو دەنگدەرێکی زۆری هەبوو بەڵام دیسان ئەویان بردەوە بۆ گردەکە و لەوێ جەماعەتێک هەر بڕیارێکیانەدا بڕیاریانداوە وەکۆی کە حیزبی شوعی وەختی خۆی کردی کە لە ساڵەکانی کۆتایی پەنجایە وەکۆی کە کۆمەڵی ڕەشدەران کردی لە بزوتنەوەی کورداتێ ئەمە ئەو هەڵانەیە کە هەمان سیاسەتی بۆرژوازیە بەڵام ئێمە کە کردومانەتەوە وەخت حەقی خۆیەتی جارێکی تر ئەمانە بگۆڕین بۆیە جارێکی تر ئەڵێم چەپ یا مارکسیزم تەفسیری دنیا نیە گۆڕینی دنیاە با لە پێش هەموو شتێکە خۆمان بگۆڕین